بۆ زوڵفێ لول و پەشێوایە لەم دڵم سافەر نەکەی وادخل حروب وكل شي اسوي وافتح النار. ئەرێ چۆنن؟ هەفتەیەکی گەرم بوو وانە لایەک پرسە بوو لایەکە بڕکێ و بڵاوکردنەوەی کلیپ و گۆرانی و ئەلبوم لەو لاشۆ سینەماکان بەرناکەون. ناسری ڕەزازیش دەیەوێت جەمان بێڵێت. ئەحمەد جۆڵاش دەڵێت بەرزان لەگەڵ خۆیدا بەرنامەشی ناشت. کاک بەرزان بەرنامەی ناش لەگەڵ هەتا ماوە بەرنامە ناکرێت. خاڵۆ تاکەمێ بڵێ خاڵۆ گیان گوناح نییە چی ترگۆمان لەم دەنگە نەبێتەوە. ناسری ڕەزازی پێی وایە پیر بۆ و کاتی واسێنانە لا گۆرانی وتن و وەک خۆی دەڵێت ئەگەر دەنگت گڕ و خراپ بێت نەوتنی باشترە و دەیەوێت وەک ئەستێرە لە ئەسمان بمێنێتەوە. ناسری ڕەزازی لا لێدوانێکی تایبەتدا بە 1964 وت چەند مانگێکی ماوە تەمەنە ببێتە 70 ساڵ و ئیتر واز دەهێنم. بەس نییە 52 ساڵ گۆرانی وتن. ڕاستی من ئەمەوێت لە تەمەنی 70 ساڵیدا واز لە کاری هونەری بێنم سەر شانۆ بە تایبەت. نمونەیەکت بۆ دێنمەوە گوگوش وەختی هاتە دەرەوەی وڵات ئەگەر لە بەرنامەدا بەشداری نەکرد بە ئیستە وەک ئەستێرەیەک لە ئاسمان دەمایەوە. هەواڵە خۆشەکەش ئەوەیە بەرلەواسێنانی 4 ئەلبومی نوێ کە لە 45 گۆرانی نوێ پێکاتوە بڵاو دەکاتەوە. دەشنێ ئەمڕات دوای 10 ساڵ لە جینۆسایدکردنی ئێزیدیەکان بە گۆرانی هێز دەبەخشێتە کچان و ژنانی ئێزیدی و داشڵێت پیاوانی داعش ناتوانن ژنان و پیاوانی ئێزیدی بخەنە خوارەوە. ئەم گۆرانی من 2014 نووسیم. ئەوش لەو کاتێک کە کارەساتێکی زۆر نائینسانی جینۆسایدکردنی خوشک و برای یەزیدیەکانمان. من لەو کاتە گۆرانیەکم نووسی بۆ کچانی یەزیدی کە چەند شانازیەکەم بە خۆڕاگری و هێزی ژن و کچی یەزیدی. بەداخۆ من نەمتوانیم گۆرانی بڵاوکەمەوە. بەجەد یەحیا یان بێندەنگە و نایڵێت هیچ گوێمان لە دەنگی بێت یانیش بەجارێک لە ماوەی چەند ڕۆژێکدا سێکلی بڵاو دەکاتەوە کە یەکێکانی بۆ پرچی سپی و تۆ و دوانەکەی تریشی ناویان گۆزەی خیام و گوڵ لە گوڵستانە. کاردان فاروقیش لە کۆنسێرتەکانی ڕۆژهەڵاتەوە باسی چیرۆکی دووریمان بۆ دەگێڕێتەوە و میران عەلیش ئەم جاریان بە دڵێکی خەمگینەوە دەڵێت کۆچنەکەی هەر ئەمەش نییە. ئارش عوسمانیش نیازی هەیە ئەلبومێکی 12 تراکی بۆ مێژووی ژیانی بڵاو بکاتەوە دەژڵێت چاوەڕوانی قسمت بن بە کوردی کرماشانی. سیرل فەتاح بەنهێنی گەڕا بۆ کوردستان و دەیویست کەس نەیبینێت بەڵام پەیامنێرە بزێوەکەی 1964 تووشی دەکات. بەتەمای چاوەکەوتن نەبووم بەزی تر تۆ لێرە تووشت کردم. سیرل بۆ ئامادەکردنی 2 گۆرانی نوێ گەڕاوەتەوە کە یەکێکیان شعری ڕەنسەنگاویە و ئەویتریان بورهانی موفتیزادان و سیوێتی ناشی شارێتەوە لا هونەر سەر بۆتەوە چونکە پێی وایە لە کوردستان گرنگی بە توانە بەرزەکان نادرێت. تۆزێ سەردیش بوومەتەوە لە سەرکاری هونەری لە بەڕێی هەستەکەم بە پێویست توانە بەرزەکان گرنگیان پێ نادرێت. دڵن عەزیز وێسی لە هەر شوێنێکی ئەم دنیای بێت هەمووان دەهێنێتە شای و هەڵپەڕکێ و چۆپی کێشانی کوردی جا ئەگەر ئەمریکی بێت یان ئەوروپی وەگەم ڤیدۆیی دەیبینن لە ئاهەنگێکی بووکوزاوایە و لە ئەڵمانیا. باسی فیلمی سەدام حسێنە کا دەرهێنەرەکەی هەڵکەوت مستەفایە و لە کوردستان و سینەماکانی وڵاتانی عەرەبی نمایش دەکرێت بە کەمتر لە مانگێک 1 ملیۆن دلار داهاتی هەبووە بەڵام کەی بەهار دەڵێت ئەم فیلمە سەدامی کردووە بە پاڵەوان. تاوان ئەو فیلمە لە کوردستان هەیە. سەدامی کردووە بە پاڵەوان. فیلمێک بە ناوی شاردنەوەی سەدام لە ڕاستیە دەبێت ناوی بینی پژگیری سەدام. لاتان ماوە پێم وتن فیلمێکی کوردی ترسناک کە باز لە سحر و جادو دەکات بەم زوانە لە سینەماکانی کوردستان نمایش دەکرێت. ئەخیران ترایلەرەکەی بڵاوکرایەوە دەردەکەوێت هەر بەڕاستی ترسناک بێت و بڕیارە 22 ئەم مانگە نمایش بکرێت. لە هەمووی خۆشتر منجڵەیە پراخە پڕ لە سیرەکەی ئەمەل سەعید کوردەیە وەک خۆی دەڵێت خانمە گۆرانی بێژ و میدیاکارەکانی برادەری کۆ کردوتەوە بە منجڵی یا پراخەوە دەچنە سەردانی بەیان بۆمبای ئەکتەر کە ماوەیەکە تەندروستی جێگیر نییە. هەرچەندە دڵی خۆش دەکەن و ماڵەکەشی دەکەنە کۆنسەرتی موزیک و گۆرانی بەڵام بەداخەوە تامی یاپراخەکەی ئەمیل ناکات چونکە سیری تێدایە. ڕەحمەڕیاز هونەرمەندی بەناوبانگی عێراقی دەبێتە پەری دەریای یاری پۆبجی. ئەمە چییە؟ کلیپی نوێیە. لمسك وصوتك والكلام وياك ممنوع. هۆڵ و دوشفت یەک ژنم نەدۆزیەوە نەشتەرگەری جوانکاری لەم عێراق نەکردبێت. ئەتایی ئەکتەری دیاری عێراقی دەڵێت هاوڕێکم داوای لێکردم ژنە ئەکتەرێکی عێراقی بۆ کاندید بکەم بۆ بەشداریکردن لە فیلمێک کە هۆلیوود بەرهەمی دێنێت کۆمەڵی گوێنم بۆ ناردن هەمویان ڕەت کردەوە چونکە هیچیان سروشتی نەبوون کەسی تێدا نەبوو ڕوخساری نەخستە بێتە بەردەست پزیشکێکی جوانکاری دەی خۆڕوونە کەوتمان عێراق یعنی کوردستانە حیاتەکەی خۆشمان.